بۆ ڕۆژی سێمە لەسەر یەک دەستگای خێرخوازی بەخشین بەشی بێباوکان لە سلێمانی بۆ دڵخۆشکردنی منداڵانی بێباوک جلی جەژنیان بۆ دەکرێت. زیاتر لە 80 منداڵ لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوودا جلی جەژنیان بۆ کردراوە و هەر منداڵێکیش بە ئارەزووی خۆی لە مۆڵەکاندا جلەکان دەستنیشان دەکات. ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین لە بەشی منداڵانی بێباوک پرۆژەی ئەم ساڵی مانگی ڕەمەزانمان دوسێ ڕۆژە دەست پێ کردووە. لە ڕۆژانی ڕابردووە 890 مناڵمان هێناوە بۆ ئەم سیتیانە جلوبەرگ و پۆشاکی جەژنیان هەڵگرتووە. ئەم ڕۆژ 305 منداڵمان هێناوە کەواتە کۆی ئەم دوو ڕۆژە کە ئێمە ئەم منداڵانەمان هێناوە کردوێتی 1195 منداڵ کە جلوبەرگ و پۆشاکی جەژنمان بۆ هەڵگرتوون. بۆیە لێرەوە ئەمەوێ سوپاسی دوو چین بکەم، یەکەم دەوڵەمەندان و خێرخوازان کە ئینشاءڵڵا دەستبارمان بن لە بەرەو پێشبردننی پرۆژەکانمان و زیاتر و زۆرتر منداڵانی بێباوک دڵخۆش بکەین بۆ جەژنی ڕەمەزانی پیرۆز. دووهەمیش ئەم سیتیە بەڕێزانە باوکاری خێرخوازان دەستگای خێرخوازی بەخشین کەلوپەل و جلوبەرگی منداڵانی دابین کردووە. ئەندامێکی پرۆژەکە دەڵێت ئەگەر خێرخوازان هاوکاریان بکەن پرۆژەکە فراوانتر دەکەن و لە شارەکانی دیکەش دەست پێ دەکەن. ئەمە سێم ڕۆژوانە کە جلوبەرگ بۆ مناڵان بێواکان ئەکڕین، ئەوانەی کە موسیان هێلامان جا دامان لە خێرخوازانەوە یانەوانی کە کەفالەتیان کردووە کە چەند مناڵ هەیە خۆیان زۆربیان نەزان پێمان دەڵێن کە مناڵەکان چەند مناڵ نێمە کەفالەتیان نەکەن. مناڵێک لە 30,000 بۆ 35,000 پێداویستەکەیەتی. جا داواکاری لە خێرخوازان بێن بە دەمانەوانەیە شار و شارچکانمان ماوە، بە نمونە ڕانێمان ماوە، کەلارمان ماوە، هەڵەبجەی شەیدمان ماوە، کەرکووکمان ماوە، شار شارچکان دەستمان پێ نەکردووە. داواکاری بێن بە دەمانەوانەیە وەڵای کرد پارە هەبێ و بێن بە دەمانەوانەیە لە بەیانی دەست پێکەین. پرۆژەکەی بەخشین ساڵانە بەردەوامی هەیە. لە کاتی بۆنەکاندا خواردن و پێداویستی بۆنە و جەژنەکان و جلوبەرگ بۆ منداڵانی بێباوک دەکڕن تا ئەوەی حەز بە کەمی نەکەن و هاوشێوەی منداڵانی دیکە دڵخۆش بن. داواش لە خێرخوازان دەکەن بۆ بەردەوامی خەندەی سەرلێوی ئەم منداڵانە پشگیریەکانیان بۆ پرۆژەکە زیاتر بکەن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.